ئاماژمان خۆپارێزی هاوڵاتیانە لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و هەروەها بڵاوکردنەوەی ئەم هۆشیاریانە ئەم ڕێنمایانە کە بۆ بەمەبەستی خۆپارێزی هاوڵاتیانە لە دوورکەوتنەوە لە هەر کەسێک کە گومان لێکراوە هەروە ئەو شوێنە گشتیانەی کە مەترسی توشببوونی ڤایرۆسی لەسەر دەکرێت بۆیە ئێمەش بە هاوکاری کۆمەڵێک لە پزیشکانی خۆبەخش هەستاین بە بڵاوکردنەوەی ئەم ڕێنمایانە هەروەها ئێمە ئامانجمان خۆپارێزی هاوڵاتیانە ئامانجمان با بڵێن ڕێگریکردنە لە بڵاوبوونەوەی ئەم با بڵێن ئەم ڤایرۆسە.